خی گەورە لە نزیکەی 90 ئاەتدا باسی نوێژی کردووە، چوەکو فەرمان پێکردن، چوەکو هاندانی کردنی کە هەمووی پەیوەست کردوتەوە بە کاتەوە، وەکو ئەفەرمێ فەئەقیموا الصەلاة ئین الصەلاة کانت علی المؤمنین کتابا موقوتا. نوێژەکان بکەن، نوێژکردن لە کاتە دیاری کراوەکانی خۆیاندا لەسەر مسلمانان فەرزە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لحديث صحيحة فرمى أفضل الأعمال الصلاة على وقتها، وأتباشترين كارو كردوا نوش كردنا لكاتي خويا، وحديثك صحيح مسلم. نوش الركني دومي إسلام كولكي دينك، هر کسی پایداری بکا و دینکی را گرتو، هر کسی کیش ولی کات و دینکی ول کردو ترجی کردو. نوش معراج الروحي مسلمان، نو کردنوی پیمانی عبدیتیه و شحن کردنوی دینداریتیه. تاسو تمنی رنج قناغی داهاتوی لیو مسو گربک. نوش همنیو اسایشی درونه، نوری ریه، هۆکاری پارسەنگی کەسایەتی مسلمان و هۆی حەوانەوەیەتی لە تینوفشاری جاهیلیەت و لە قورسایی کۆڵی بانگەواز و لە ڕەنجی کەسابەت و لە قەرەباڵغی شەڕەپاڵی دنیایی. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە بیلالی حەبەشی ئەفەرموو کە بانگدەری بۆ ئەیفەرموو ئەرحنا بها، یعنی بمان حەوێنەرەوە پێی. حديث كش صحيحة، وكو شيخي الباني رحمة الله عليه بالله صحيح المشكاة فرميتي صحيحة 1250. أرحنا بها يعني بنواجكا بمعنى حيوانا رو